یاریەکانی خولی نایابی تازە پێکەشتوانی کوردستان دەستی پێکرد. هەفتەی دەستپێک یاری لووتکە، یاری دێربی شاری هەولێر، تازە پێکەشتوانی هەولێر و پێشمەرگەی هەولێری بێگەیاند. لە نیوەی یەکەم یارزانانی تازە پێکەشتوانی پێشمەرگەی هەولێر دەستیان بەسەر یاریەکە داگرت و هیچ دەرفەتێکیان بە یارزانانی هەولێر نەدا خۆیان لەگەڵ بارودۆخی یاریەکە بگونجێنن. نیعمەت عارف توانی هاتریکی خۆی لە ماوەی تەنها 15 خولەک تۆمار بکات. نیوەی یەکەم بە 3 گۆڵی پاک بە سوودی تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر بە کۆتا هات. نیوەی دووەم دەستی پێکرد، بەڵام بە ئاسانی هەستت بە جیاوازی ئاستی هەردوویانە دەکرد لەم جێمە. یاریزانانی تازە پێگەشتوانی هەولێر بە گروتینێکی جیاواز هاتنە نێو یاریگا، گەڕانەوەیەکی گەورەیان لێ بەدی دەکرا. دوای 4 خولەک لە دەستپێکی نیوەی دووەم بە لێدانی سزا یوسف جیهاد گۆڵ یەکەمی هەولێری تۆمار کرد. دوای 9 خولەک و لە هێرشێکی هەڵگەڕاوە. وەفا فاروق توانی گۆڵی دووەمیش بۆ تازە پێگەشتوانی هەولێر زیاد بکات. 4 خولەک بەسەر ئەم گۆڵە تێپەڕی، نابژوان فیکەی لێدانی سزای بۆ هەولێر لێدا و جارێکی تر یوسف جیهاد توانی سەرکەوتوانە جێبەجێ بکات و ئەنجامەکە یەکسان بکاتەوە. هاوشێوەی پێشمەرگەی هەولێر یارزانانی تازە پێگەشتوانی هەولێریش لە ماوەی 15 خولەک توانیان 3 گۆڵەکە تۆمار بکەن، ئەنجامەکە بگەڕێنەوە خاڵی سەرەتا. نابژوان کارتی زەردی دووەمی بەڕووی ڕێبینی یارزانی تازە پێگەشتوانی پێشمەرگەی هەولێر بەرز کردەوە، بە کارتی سوور کرایە دەرەوە. ئەمە بۆشاییەکی تری لە ڕیزی پێشمەرگەی هەولێر دروست کرد. عەبدولقادر ئەیوب گۆڵی 4ەم و پێشکەوتنی هەولێری تۆمار کرد، دەرفەتی گەڕانەوەشی بۆ یارزانانی پێشمەرگەی هەولێر نەهێشتەوە. یاریەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی تازە پێگەشتوانی هەولێر بە کۆتا هاتوو. ریمۆنتادایەکی جیاوازیان ئەنجامدا. سەرتا سپاس بخوا کە یەکەم گەمە و یەکەم برنەوە زۆر میمە. ئینشاڵڵا ئامانجێکمیشمان پایەزگارتنە لە ناسناوەکەی پار. جێم یەکەمیش بەڕاستی بەتمۆحی هەمووان توانیمان هەولێرشی سەرکەوتوو لە جێمی دووەم ببینین. ئینشاڵڵا هەموو گەمەکانە تا کۆتایی بەرەو پایەزگارتن لە ناسناوەکە دەڕۆین. نابێتە ئەوەی کە یاریەکانی تریش ئەوە دەبن. ئینشاڵڵا لە داهاتوودا باشترش دەبین. یاری یەکەم هەروە دەبێت، یاری یەکەمی خولەکەیە و بەس ینی لە هەموو دنیای وایە باشترین تاحکیمەکان لە خولی تازە پێگەشتوان و لاواندا دەنێن، بەس ئیمەوانە. تازە پێگەشتوانی هەولێر بووە خاوەنی یەکەم 3 خاڵ و هەفتەی داهاتوو دەبێتە میوانی دۆک. پێشمەرگەی هەولێریش سەرەڕای شکستەکەی هەفتەی داهاتوو پشوو دەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.